جارێکی تر سڵاتان لێ بەڕێزان مایکی خەڵک لەگەڵتان بەردەوامە بە وەرگرتنی بۆچوونەکانتان و قسەکردن لەسەر تەوەریکی تری ئەم پرۆگرامە. ڕەنگە ئەم چەند ڕۆژەی ڕابردوو کە تێپەڕی وەک هەندێک باسی دەکەن هەنگاوێکی گرنگ بوو بۆ مێژووی کورد لە هەر چوارپارچەی کوردستان بۆ پێیکە ناردنی هێزی پێشمەرگە بۆ ڕۆژئاوای کوردستان لە باکووری کوردستانەوە بە ڕۆژێکی مێژویی و خاڵێکی وەرچەرخان دادەنێن لە مێژووی ئێستای کووردا. ئەمڕۆ تەوەری پرۆگرامەکە کراوەیە، ئێوە دەتوانن لەسەر هەر بابەت و هەر کێشە و هەر پرسێک قسە بکەن کە ئەوەی کە لەبارەی ناردنی هێزی پێشمەرگە بوو دیارە دوێنێ ئێوارەی دوێنێ بەشێک لە هێزەکانی پێشمەرگە کە وەک لە ڕاگەیاندەکاندا ئاماژەیان پێدا 10 کەس یاخود 10 پێشمەرگە چوونە ناو کۆبانیەوە، بەڵام ئەمڕۆ لەو بارەیەوە ماڵپەڕی هاوار نیوزی نزیک لە پارتی یەکێتی دیموکرات پێدا بڵاوی کردەوە کە ئەو ئەفسەری هێزەکانی پێشمەرگە کە دوێنێ چووبوونە ناو کۆبانێ دوای ئەنجامدانی دیدار و کۆبنەوە لەگەڵ بەرپرسانی یەپەگە و یەپەژە گەڕانەوەتەوە بۆ شارۆچکەی پرسووس لە باکووری کوردستان کە هاوسنوورە لەگەڵ کۆبانێ. ئەمە ئەم پرسە چەند ڕۆژێکە لە هەرێمی کوردستاندا زۆر قسەی لەسەر دەکرێت. شەقامی کوردی لە ئێستادا بۆتە ئەم پرسە بۆتە بابەتی گەرمی ئێستای شەقامی کوردی بۆ پێی کە وەک ئاماژەمان پێدا بە خاڵێکی وەرچەرخان دادەنرێت و لە مێژوودا ئەمە یەکەم جارە هێزێکی کوردی لە باشووری کوردستانەوە بچێتە باکووری کوردستانەوە لە باکوورەوە بچێتە ڕۆژئاواوە. سەبارەت بە تەوەرەکانی تر ئەوەی کە پەیوەستە بە هەندێک تەوەری سیاسی ناوخۆیی لە باشووری کوردستاندا دیارە دوێنێ یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری داوە لە ڕێگەی مەکتەبی سیاسیەوە لێژنەیەکی باڵا پێک بهێنێت بۆ ئاسایکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و لە لایەکی ترەوە ئەوەی کە دیسان پەیوەندی بە چوارپارچەی کوردستانەوە هەیە کە جەکە داوای کردووەکە لە ئێستادا کۆنگرەی نەتەوەیی کورد ببەسرێت. ئەمانە ئەم تەورە گەرمانی ئەم چەند ڕۆژن لەگەڵ ئەوەشدا وەک دەزانی لە کۆبانێ شەڕ و پێکدادان بەردەوامە، بردومانکردنی مۆڵگەکانی داعش لەلایەن فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانانەوە بەردەوامە. پرۆگرامی مایکی خەڵک ئەمڕۆ کراوەیە لە ڕێگەی فەیسبوکەوە دەتوان بۆچوونەکانتان بنێرن بە ناونیشانی facebook.com/naliatv کە لەسەر شاشی NRT ئەو بۆچوونانە بڵاو دەکرێنەوە، هەروەها لە ڕێگەی ڤیدیۆ سکای بۆ دەتوان ڕاستەخۆ لەگەڵماندا بەشدار بن. ڕاستی لە کۆیەوە یەکەم پەیوەندیمانە ئەم کاتت باش کاگڕاستی. کاگڕاستی لە کۆیەوە ئەگەر گوێت لێمە وڵە دیارە بەداخەو گوێ لە دەنگمان نییە. سەربەست لە سلێمانیەوە ئەم کاتە باش. سپاس دەکەین کاک سەربەست. سپاس. وەڵاهی من لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهیدانی کوردستان هەر چوار پارچەکەی کوردستان ئەنەوێنم و هیوای زوو چابوونەوە بۆ برینارەکان ئەخوازم. من سرم زۆر بەرزە کە ئەم هێزەی کوردستان ئەچێتە کوبانی. ئەمە یعنی دەرسێکە بۆ هەر چوار دەسەڵاتەکەی ئێران و تورکیا و سووریا و عێراقیش کە ئێمە یەکین، ئێمە یەکگرتوین، ئێمە کوردین، لە هەر شوێنێک بین ئێمە کوردین. بەڵام بەداخەوە زۆر بەداخەوانە کاکەشوان ئێمە لەوە نیگەرانین کە ئەو هێزەی ڕۆیش نێبوو ئەلەمی هیچ گروپێک و هیچ حیزبێک و هیچ لایەنێکی پێوە بووە لە ئەلەمی کوردستان زیاتر. بەڵام بەداخەوە ڕەفی بەرزانیان هەڵواسی بوو. ئێمە ناڵێ خراپە، بەڵام نێبوو لەوا حیزباتی بنوێنن. سپاس بۆ کاک سەربەست عەزیز لە چەمچەماڵەوە ئەم کاتت باش. بەڕێزم ئەم کاتت باش و ئەم کاتەی هەموو کارمەندانی NRT بەڕێز سپاس بەناوی هەمویانەوە کاک عەزیز. بۆ کاکشا سوار و بۆ تۆی بەڕێزیش زۆر سپاس بەناوی هەمویانەوە. بەڕێزم من سکاڵایەکمە ئەگەر یارمەتیم پێی گوێم بگری سکاڵای خۆم مەسئولم بەرامبەر ئەو سکاڵایشم و ئامادەشم بە ڕیکۆرد و بە بەڵگەی ڕسمی ئیسپاتی کەم. بۆ ماوەی 7 ساڵە داناغازە ئیشمە کرد بەداخەوە دەریان کردن بەبێەوە. لە دوایە لە SR ئۆفیسی هەولێرەوە بیستم کە لایەنێ دەستی لە SR کردووە من دەربکە. باش کاک عەزیز، تەلەڤیزیۆنەکەی بەڕێز کاک عەزیز یەکەم جارت نییە ئەم پرسە باز دەکەی پەیوەندی دەکەی بە مایکی خەڵکەوە. هۆکارەکەی چی بوو کە تۆ دەرکراوی لە کۆمپانیای ناوبرەوە خۆ دەڵێی؟ برای بەڕێزم پێشەوەی من کە بەڕێزی بنا بۆ دەڵی لایەنێکی سیاسی بۆ جەنابەت ئیشی چییە لەوێ وە لایەنێکی سیاسی تەداخلی کردووەوە دەستی هەبوو دەرکردنی لەلایەنی SR-ەوە تەبلیغ کراوم ڕوخسەتم دەی بۆی سکاڵاکەم دەربڕم. لەلایەنی SR-ەوە تەبلیغ کرام کە تۆ لایەنێ دەری کردووی بە ئیمێڵ ئامادەمە قسەیە بۆ هەموو بەرپرسێکی حیزبی و حکومی ئیسپاتکەم بە ڕیکۆرد. هۆکاری چییە کاک عەزیز؟ هۆکاری چیە؟ تۆ ئێستا کێشەیەک دەخەیتەوە و هاوڵاتیان تەنها بە دەنگ گویان لێ دەبێت. هۆکاری ئەوە چی بووە کە تۆ دەرکراوی لە کۆمپانیایە؟
نازانم هیچ سەبەبێ نازانم ئەوەن ئاوتیان تێکردمەوە ڕێم بدە بۆی کاتەکە سکاڵەکەت دەربڕم ئیجا خزمەت دەکەم جواب دێمەوە لە دوایە من بۆیە داواکارم لە سەرۆکی هەرێم لە سەرۆکی حکوومەت لە حکوومەت تاڵبانی کە ئەو گەنجا من پیاوێکی بەڕێز و دڵسۆزە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئامادەم بە ڕیکۆرد بە سەوتی ڕەسمی ئیسپاتیم قسەی خۆم بکەم کە هیچ تاوانە گوناحێکم نەبووە دەریان کردم لەلایەنی SR و ئۆفیسی ئەودێرەوە ئاگادار کراوم کە بە ئیمێڵ زەختیان نەکراوە من دەرکراوم هیچ تاوانێکم نییە من لەوێ کرەکاری تراکلۆدەر بووم بەداخەوە من حەزمە کرد کورد بووە بە ئیسرائیلی دووەم لە شەرقی ئەوسەدا. بەڵێ کاک عەزیز زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت هیوادارم کێشەکەت چارەسەر بگرێت کە کاک عەزیز هەمان ئەم کێشەی کە ئێستا باسی دەکات بەر لە چەند مانگێک بەڵێ چەند مانگێک دیارە پەیوەندی کرد هەمان ئەم کێشەی خستە ڕوو تا ئێستا چارەسەر نەکراوە ڕێبوار لەگەڵماندایە ئەم کاتە سپاس دەکەین کاک ڕێبار فەربوو ئەو کاتەوە باش کاک ڕێبار هەموو کاتێکت باش کاتە دەستخۆشی هەر سەر عەزبی دەکەم کە ئەلەکای کوردستان گۆڕانی یەکێتی و پارتی لەگرتوو کە توانیان هێزی پێشمەرگە بۆ کۆبانی ڕاواکەن بەڵام یەک کێشە گچکەمان هەیەمە ئەو کێشە لە کوردستانێکە بە دەستەڵاتدارەکانی خۆیان بە خۆیان دابکەنەوە ناماری خۆیان پاککەنەوە کە بەسەتا پێشمەرگەمان ئێستاوا خۆی دەکوژن برایانەکەوە لە ڕێگای لەبوونی کرێسیاتی خۆ دەکوژن دوونێکەوەتە لە سکێمانی لە ساریان خۆ کوشتووە بە هەزاران پێشمەرگەمان هەیە بە ئەوانە ڕزگارکان لە کرێسیاتی خۆ بە پێشمەرگە ئامادەکردن لە هەموو بەزەری مە لە فێسبووکی معاش نەبی لە بەش بین بە قسەکانی منش ئەی کاک ڕێبار چی دەڵێ لەبارەی ئەو دۆخەی کە ئێستا دروست بۆ لە هەرێمی کوردستان ئەو قەیراندارایی کە هاتۆتە ئاراوە ئەوە چیشکال لە دەسەڵاتدارەکانی خۆمانە بەڵێ هەموو لە بۆ سیاسەتی شەخسی خۆیان بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت شوان لە دهۆکە وەسڵاوت لێبێ کاک شوان یاخود لە هەولێرەوە کاک شوان لەگەڵماندایە فەرموو کاک شوان سپاس دەکەین کاک شوان فەرموو بەڕێزی سپاس دەکەم دەستخۆش لە بەرنامەکەشت هیواشتەکەتم بۆ بەڕێزت یەک کۆمێکی بەسیط کاک قوربان ئەگەر لێم وەرەگری لە سەقسەکانی کاک سەربەستی گوتی ئەو هێزا ڕسمی جنابی سەرۆکیان هەڵواسیە لەما هێزی نیشتیمانی بێ فعلا وایە نیشتیمانی ئەوە لە هێزی نیشتیمانی یەک و دوو لە هێزەکانی پشتیوانی یەک و دوو چوونەوە بۆێ بەس کاکەمەگەمەی سەر تەمەشاکەین وەڵی سەرۆک بارزانیە بۆتە سەدر بۆ ساعت چوار پاسەکەی کوردستان هیواتە هەرمە خەڵک نەچێت بۆ قالبەی لێک براتەوە بڵێنەوە سەرۆکە و ڕسمی سەرۆکیان داواسنەوە هێزی نیشتیمانیە و برادرانی یەشێکی لێ حزوریان هەیە بەڕاستی کاکشوان حەز ناکەم بەڕاستی وەلەوە حەسەن لە جەناب درەت نەدا تەشیر لە بەرنامەکەی بۆ سەر خەڵکیکە بکێ بەس هیوادارم خەڵک بەوە عەقل کاک شوان ڕێگە نەدراوە کەس تەشیر بکات و ئەگەر ڕەخنەی گیرا بێ لە چوونی هێزی پێشمەرگە لە چوارچێوەی تەشیردا نەبوو تەشیری نەکرد ئێمە ڕێگە نادەین بە هەر سەرکردەیەک بە هەر حەزبێکی سیاسی لێرەدا لە پرۆگرامی مایکی خەڵکدا تەشیر بکرێت ئەگەر ڕەخنەیەکی هەبوو بێت لە چوارچێوەی تەشیردا نەبوو باسی لە وێنەی سەرۆکی هەرێم کرد کە بەدەست بەشێک لە هێزەکانی پێشمەرگە بووە خۆی ئاماژەی پێدا ئەوە تەشیر نەبوو ڕەخنەیەک بوو خستێ ڕووکە پێرێش ئێمە پرۆگرامێکمان ساز کرد لەبارەی چوونی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ یەکێک لەو ڕەخنانی کە لە ڕێگەی پەیوەندەکانەوە دەخرانە ڕوو ئەو بوو کە ئەو هێزەی کە چوو بەشێک لە هێزەکە ئاڵای حەزبیان پێبوو وێنەی سەرکردە سیاسەکانیان پێبوو کە جۆرێک لە نیگەرانی بوو ئێمە بەناوی ئەوانەوە قسە ناکەین خۆیان لە پرۆگرامەکەدا ئەم قسانیان کرد وە جەنابی شت وە کاک سەربەستی شەمان شێوە ڕای خۆتان دەربڕی بەڵام ئێمە ناهێڵین چێتە چوارچێوەی تەشیرەوە ڕێگە نادەین تەشیر بە کەس بکرێت جێگر لەگەڵماندایە لە سلێمانی ئەوەم کاتت باش سپاس دەکەین ئێوارەت باش کارشوانێ کۆمەڵێک زیندانی سیاسی شەڕی ناوخۆین ماوەیەک لەمە پێشبرێن وابوو بە ساڵێک بانیاکردین لە ڕێگەی لوک و مەڵبەندەکان فۆڕمان پڕ کردەوە دوای بانیاکردین بۆ کۆمەڵی داکۆڵیکردن لە زیندانانی سیاسی شەڕی ناوخۆ لە دوای سوور خواردنمان کە ئەوە نەمان سەرجەمبینەوە نە ساڵ سەرجەمبین ئێستا نەخەر هیچیان بۆ نەکردین بگرە خانێکیشان بەکرێ گرتبوو لە زەرگەکە هەر شوێنەکەش نەماوە یعنی بەڕاستی وەکو ئێمە وەکو شتێک ئەزانین کە بڵێن گاوتەمان پێکرا بیان شتێک لەو شێوەیە بەڵێ جا ئەگەر دەنگمان بغێ لانی پەیوەنددار زۆر سپاسان دەکەین بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئەحمەد لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک ئەحمەد السلام عليكم. عليكم السلام فرمو كاك أحمد. سوري كاك شلون راسي؟ زو سباس تكين كاك أحمد فرمو. كاك شلون بالنسبة للسنباكة كذا تسوى من فهم رقلنا حكومتها يا أخي لا بس كذي كاين
پشو یان سەمبان لەبەر چی پشت پێم وایە ئێمە لە بێگانە تەقلید دەکەین ئەوە من بەعیب ئەزانم نابێ ئێمە لە بێگانە تەقلید بکەین لە چیدا تەقلیدی بێگانە دەکەین آخر ڕۆژی تاسوعا و عاشورە لە ئیسلام ئەێن بە ڕۆژی بوون ئەڵام بۆ پشووە تا ئێستا من بزانم وا بزانم پشو نەبەرە لای ئێمە بەڵێ و من ئەوە بە قسەی تەواو نازانیت شەمبەکان بۆ شەمبە پشو بیتن ئەوە هەمووی زەرەرە هەم بۆ وڵات بۆ منداڵ بچنە مەدرسەی بە زەرەری هەمووی گەورەتر من پێم وایە نابێت ئێمە لە بێگانە تەقلید بکەین ئیتر سوپاسانێک زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت ئیمان لەگەڵماندایە لە کەرکووکەوە ئەم کاتت باش ئەلو ئەم کاتت باش سپاس دەکەین ئیمان خان فەرموو کاک شۆن من حەزەکەم قسەیەکم حەزەکەم بیکەمە ڕوو لەلایەن گەندەڵی حاکم و دام و دەستگاکانمانەوە فەرموو بەڕاستی لە محکەمەی کەرکووک فێرێکە ینی بڵێن ڕۆژی چوارشەممە دادگایەکمان هەبوو لە محکەمەی کەرکووک بەڕێزێک لە هێچێکی لەو حاکمانە من حەز ناکەم ناوی هەنێک بەبێ ناوێنان ئێمە نامانێت کەس بێنی بەبێ حەز ناکەم بەڵێ فەرموو حەز ناکەم ناو کەس بێنم بەڵام من حەزەکەم شتەکە بکەمە ڕوو هەموو خەڵک جوێی لێ ببێ حاکمەکە پێش ئەوە پێنانیوێت وتی تەفاهومەکەین کەوتی تەفاهومەکەین هەستاین دەفتەرێکمان خڕەوە کرد لەگەڵ محامیەکەیە دەفتەرێکمان داپیان بە محامیەکە و بە حاکمەکە لە دوای ئەوە کە دەفتەرەکەمان تەسمیل کرد ئێمە سزنەکەمان حکمی خوارد ئەیدا ئەو دەفتەرەی بۆ وەرگرت کە لێنانیتەن بۆ کردمانیە سەڵ ئەم حکمی بۆ داپی کەیسەکە چی بوو بۆ ئەوەی لێرەدا ئەمە تەنها بەدەنگێمانەوە کێشەکە تەنیا بەس ئەوە بوو شەڕی کردبوو هەڵشەڕی کردبوو شەڕەکە نە قاتڵ بوو نە دزی بوو نە هیچ شتێ بوو هیچ شتێکی تیانە بوو شەڕی کردبوو وتی ئێمە تەفاهومەکەین لەبین خۆماناوتمان دەفتەرەکە دەین کە تەفاهوم بکرێ کە تەفاهومەکەمان کرد لەگەڵ خۆماناوتمان ڕۆژی محکەمە شتێوا ببێ بەر ببێ ئەم کوڕە وتی هادەوە محامێتە وتی لەگە حاکمەکە پارەکەیان خوات کابرا 500 حکم درا ئەی باشە حکومەت قورئانی دانا ئەی میل و تەرازوو ئەم حاکمە قورئانی بۆچی داناوە بەڵێ سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت بەرەزان دیارە هەر کەسێک پەیوەندی دەکات ئەو کێشەی کە دەیخاتە ڕوو ئەگەر کێشەیەکی شەخصی بێت ڕوویدا بێت پێشتر ئەم ئاماژەیەمان خستۆتە ڕوو بەوەی کە لە ڕێگەی دەنگەوە تەنها گوێمان لەم کەسە دەبێت بۆیە جگە لەو تەشیرانی کە دەکرێت کە ئێمە ڕێگە نادین بە تەشیرکردن بە کەسانی یاخود بە حەزب لایەنە سیاسەکان ئەوانەی کە کێشە دەخەنە ڕوو خۆیان بەرپرسن لە جۆری ئەو کێشانی دەخەنە ڕوو من بۆیە پرسیارم کرد لە ئیمان خان بۆی کە کەیسەکە چییە کێشێکی لەم شێوەیە کە وەک خۆی دەڵێت لە دادگا هەیان بووە هیواداری ئەگەر وا بێت چارەسەر بکرێت بەڵام ئەگەر هەر کەسێکیش کێشەیەکی هەبێت تایبەت بێت بە دادگا یاخود هەر لایەنێکی تر هیوادارین ئەگەر فەرمانگەیەکی ئاساییش بێت لە یەکێک لە دام و دەستگا حکوومیەکانیش بێت ناوی بەڕێوەبەر یان ناوی ئەو فەرمانبەرانە نەهێنێت بۆ ئەوەی لێرەدا تەشیر نەکەین و بە بێ بەڵگە نەتوانین قسە بکەین لەسەر هەندێک شت داود لەگەڵماندایە ئەم کاتت باش کاک داود ئێوارە باش کاک شوان سپاس دەکەم ئێوارەت باش دەستخۆشی تەواڵەکەت لێ دەکەم کاک شوان سپاس دەکەم کاک داود با گوێمان لێت بفەرموو کاک شوان من لە پرسیارەکەم تایبەتە بۆ قەیرانەی ئێستا لە هەرێمە کوردستانەیە حکوومەتی هەرێم زۆر کەم تەرخەمە لە بواری بوجە و ئەو قەیرانێت حکوومەتی هەرێم هیچی ئەوەشی نەکردووان هیچیشی نەکرد لە بوارە یعنی نە لەگە بەغدا پێک دێ نە بەتەنێ پێشی دەکرێ ئیش بۆ هاوڵاتیان داگرێ بێ پارەی کارێکی زۆری کردیە لەسەر هەرێمە کوردستان خەڵک بێ ئیشە خەڵکی کرێدارە ینی کریەکەی بێدابی ناکرێت هەتا سەریمان و دەربارەت بۆ هێزێکە بۆ کۆبانی ڕۆیشت شەی دەکەین ئاڵا حزبی لەسەر و ڕسمی وێنەی لایەنەکان لە حکوومەتی هەرێم سەرش حکوومەت بەخۆی بەرامەشی دەگرت وتی قەدەرەیە واڵا هەرزارێ هێزێکی سیاسی بێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک داود ساڵح لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک ساڵح کاکە شوانم کاتت باش سپاس دەکەین کاک ساڵح فەرموو دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم تەوەرەکە کراوەیە بەڵام من لە ڕێگەی جەنابەت و کەناڵی نالیا پێشنیارێکم هەیە بۆ ئەو خوشک و برایانەی کە بەشداری دەکەن دیارە ڕای خۆیانە بەڵام ئێمە هەمومان پێکاتەیە وڵاتین و ئەم وڵاتیش بە هەمومانەوە جوانە کۆمەڵێ ملاحەزە و پێشنیارات هەیە من ناڵێم مطلقاً بەڵام جۆرێ لە جۆرەکان دژی یەک ڕیزیە مەسەلەن بازەوە دەکرێت
ئەو سیارانەی یانە و پێشمەرگانەی کە ڕۆیشتون وێنەی جەنابی سەرۆکیان پێ بووە. جەنابی سەرۆک یەکەم وەکو پێشمەرگەیەک دوو هەڵبژێراوی خەڵکی کوردستانە. من دڵنیا دەکەم سەرۆک مەسعود بارزانی لەو کاتێک کە بۆ بە سەرۆکێرێم مۆلکی حیزبی پێوە نییە. یعنی سەیرەکەی مامۆسایەک لە مزگەوتێکی تونس شانازی بە مەسعود بارزانی وەکا بەوە کە پێناسەیەکە باشە کاک ساڵح نەک هەر ئەم پرسە هەموو پرسەکانی تر ئەگەر وەک خۆت دڵی کاریگەری دەبێت لەسەر یەک ڕێزی ئەگەر شتێکی ئاوا هەبێت شتێکی ئاوا ڕووبدات ینی دەبێت خەڵک باسی نەکە وەلای لەبەر یەک ڕێزی نەبەستم ئەو پرسیارەکەمە ئەو پرسیارە نەکڕای من خەڵکی ئێمە ئەگەر ئیجازەم بدەیت فەرموو هەر لە جەلەولا بۆ شنگار و زومار سەیرەکەی لە هێزێکە پارتیشایە یەکێتیتیایە لەسەر سفرەیەک نانەخۆن کە تەلەڤیزیۆنەکەنەوە بەڕاستی ئەوە لەوانەیە بێ بە هۆکاری دڵسات بوونەوەیان. ئێمە زۆر جار وتومانە ئەم خەتەرەی لەسەرمانە بایەک لایکەینەوە و کاتە خەڵک چی دەڵێ بەڵام ئێمە کاری لەمە پێشترمان لە پێشە. سپاس بۆ پەیوەندەکەت ئیدریس لە دوهۆکەوە ئەم کاتت باش کاک ئیدریس. ئەم کاتتان باشتر کاک شوان. سپاس دەکەم. وەڵای من چەند تبینێکی هەینەگەت و دەرفاتی بچێکی بدەم احتمال فەرموو کاتت هەیە کاک ئیدریس فەرموو. یەکێ ئەس خۆزش وەزارەتە پشمەگەرکە مرتبەتیش هیویدارم سەرۆکی هەرێمێ هەزارێکی یەکەیەکی بکەت پێ سەربازی ئەوژی بۆ فێرکردنە فڕۆکا پاشە ڕۆژێک ملەتە محتاجی شۆفێرێت فڕۆکایە ئەم هەر تیڤیا عەرەبێت بەغداڤێنا بین و دەولەتت ئەوروپی ئەم داخوازێتکەن یەکە کۆفێ یا فێرکردنێ بۆ فڕۆکەوانە یا دوێژێک ئەو پێشمەرگە دیل سلێمانی سەجادێ خۆ بریندار کردی هەوڵا خۆ کوشتێ دای ئەسفیدار مشوەزارەتە پێشمەرگە چەکی خوندین تەماڵ بەری بێتە ئیجازێ یعنی تفەنگتان جێ بێنە وەرگێتن و یەکێ بژن بێنە تەسلیمکردن و وەرگێتن چونکە گەلێکێشت کۆمەڵاتیژی پەیداز بن. بلا ئەم نەمی نەبوان تشتێ لەوەکی و ئەوە بۆچی وێنێ فڵان کەسێ بلێن کرد بۆچی گوتی ئەم فڵان کاتی ئەوە بشێکی بەسیتن دا ئەم شندە مەستەر بین. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ڕاستی لە کۆیەوە سڵاو دەبێ کاک ڕاستی. باش کاک شوان بەرکووە. زۆر سپاس دەکەم فەرموو. کاشا وڵا ئێمە ئیدعای وەی دەکەین تا پارتەی کوردستان یەک بگرینی نیشتمانی کوردستانی هەر تا پارتەی کوردستان لەگەڵ ئەمەشدا کاک ڕاستی ئێستا باس لە بەستنی یاخود گرنگی بەستنی کۆنگرەی نەتەوەی کورد دەکرێت. وڵای من لەسەرەوە قسەم هەیە کاک شوانیانی ئێمە کێشەی محافەزەکمان پێ حل ناکرێت چۆن چوار پارتەی کوردستان یەک بێت سێتار مانگە ئیکرام دەکەن کە قوة دنيرين أو دي بنزاوية كسيادات دي ليش حتى صار قوة زور كما يعني فضا كسيا دبا في 4000 كذا ايوه مو ما زاني كحسب كندتن كوباني دغري باشا برفرز بو وچ لو باري وكاك راستي لو باري وسروكي هرم دلت پيدا خوي داوای هێزی پشتیوانی کردووە ئەم هێزە بۆ پشتیوانیە و بۆ دابینکردنی ئاگرە و پێدا خۆی واداوە کردووە کاش بس تقول قد الريم بدن دسمه كوبانيه صرفاتي وشي ملا بختيار وما زاني هر قروا يكسر كوباني دقري واتر رونتر بارزاني دەڵێت پێدە داوای چەکی کردووە و ئەمە بەفەرمی چەندین جار ساڵح مسلم و سەرکردەکانی تری پێدە و یەپەگە دەیانوت ئێمە پێویستمان بە چەکە نەک هێزی شەڕکەر نەک پێشمەرگە. کاشوان تەکە چوارشان نەنادوە پیان نادوە تەکە چوانیە ینی هیچ شتێکی وانە وەڵام پێویستیان بە خۆشتی خێرا پێویستیان. سپاس بۆ کاکڕاستی لە کۆیەوە ئاسۆ لەگەڵماندایە لە سلێمانیەوە پێما بێ کاکشانم کاتە داش سپاس دەکەین کاک ئاسۆ دەستخۆشی لێکە من وەک وەڵامێک بۆ کاک ساڵە من ئەڵم کاک ساڵە تکات لێ ئەەکەین یعنی بابەز بێ ناکرێت تۆ ئەمڕۆ جناوی سەرۆک کاکەژیان کە تۆ سەرۆکی ئەم وڵاتە بتەوی هیچ کەسێ ڕەخنە لێ نەگرێ ئەمە قابلی قبول نییە دەی مادام باشێت تۆ ماڵەکەی خۆشی لەوانەیە هیچ کەسێکیش باسی نەکات بۆیە هەموو کاتێک هەر هێزێک لە کوردستان ئەمە بڕیاری خۆی بوو تەنها لە ئاڵای کوردستان زیاتر هیچ ئاڵایەکە بەرز نەکێتوانێت بەڵام بەداخەوانێ ئەوەی کە لەگەڵ چوونیم هێزا بینیمان ئەوان وەکو هێزەکانی خوار ختا بۆ قسەی سەرۆکی خۆشیان ناکەن بەڕاستی بە وێنەی خۆی بە ئاڵای خۆیان لەگەزێکنەوە هەتا ئەم شتانە لەناو وڵاتی ئێمە هەبی بەڕاستی پێم وایە یەکریزی زۆر ئەستەما بۆیە حەقی وا بوو ئەوە سەرۆک مەسعود بەرزانی وەکو خۆیان داسیەکەن ئەوە هەش قرارێکی کە ئەیە جارێک لە حیزبەکەی خۆیەوە دەست پێ بکات بۆی نە ئاڵای حیزبەکەی و نە سەر ڕسمی خۆشی بەڕاستی تەنها لە ئاڵای کوردستان
يقول راسي هم تجروا واحده ما اجمالي وبيتو اجر سرك راسي سرك كبي ابي لزاخو تا خانقين بيك شوسيري هم ولا كان بلان بداخو من وين ابي بەڵێ سپاس بۆ کاگاسۆ هەردی لە بەردەڕەشەوە سڵاو لێ بێ کاگەردی ئەلۆ ئەم کاتە باش هەموو کاتەکەت باش وڵا تەوارەکەتان کراوەیە ئەم من باسیاوە بکەم با وەزارەتی خوێندنی باڵا گوێ لە قوتابیانە بگرێت ئەوانەی کە مثلا یەک وانەیان بۆ بگرێتە دوو وانە بۆ پەڕینەوە وەڵا ئەوەندە ئەم قوتابیانە هەر مافیان بۆ دابین ناکرێت کاکە ئەم وەزارەتی خوێندنی باڵا لە خەمی قوتابیەکاندا نییە بە ئەم لەبەر ئەم وەزعە کە لە هەرێم هاتووتە دی زۆربەی قوتابیان نەیانتوانیا بە دروستی وانەکانیان یان ئەزمونەکانیان وەڵام بدەنەوە بۆ ئەوەی روزێک یانی وەزارەتی خوێندنی باڵا روزێک هاوکاری ئەم قوتابیانە بکات لە جێگای یەک وانە بکرێتە دوو وانە بۆ عبور وەدەست خۆش بێت سپاس بۆ کاگەردی لە بەردەڕەشەوە هیوا لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاگیوە ئەم کاتت باش کاکشوان زۆر سپاس فەرموو کاکشوان بەنسبەت ئەوەی باوازێک لە کوبانی و ناوچەکانی خوار و شەڕی لاعش بێنین ئێمە تعریبێکی لەسەر خۆشمان هەیە لە ناو شارەکەتنا بە بۆنەی هاتنیە ماوەرە عەرەبانەوە تعریبێکی لەسەر خۆیە بە عەقڵێکی دیوەخانانە پێشوازیان لێکن یاخینە ناوم شارەوە کلتورمان گۆڕاوە مێژومان بەرەو گۆڕانەوە بەدەست ئەمانەوە هەلیکارمان لە دەست دەرچوو کرێخانوونەما یعنی ئێدۆ دیرێکیش لەمە نەکەینەوە باسەشی ئەمە بکەین باشە پرسیارێک کاگیوە ئەو تعریبەی کە ئاماژەت پێدا مەبەست لە پرۆسەی تێکەڵبوونەوەکەیە تێکەڵبوونە یان نیشتەجێبوونی ئەمان بە شێوەیەکی یەکجارەکی لە هەرێمی کوردستان کاکشوان من لێت نەشارمەوە ئەمانە ڕاستە لەوەچێ لە لای خۆمان لە لای سیاسەکانمان لە لای حکوومەتی هەرێم کۆچی کاتی بێت تێکەڵبوونێکی کاتی بێت بەڵام من بە دڵنیاییەوە پێدەڵێم ئەمە کۆچێکی بەردەوامە بێت باشە لێرەدا ئەوەی کە گرنگە ئێستا قسەی لەسەر بکرێ و ڕەنگە لە دوای هێوربوونەوەی ئەو ناوچانەی کە لە مۆسڵ و ناوچەکانی تر حکوومەتی هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ پرسێکی وا بکە کە لە دوای 2023 دروست بووە کە ئێستا بمانەوێ نەمانەوێ هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق چۆن ئەم کێشەیە چارەسەرکە ئەگەر کێشە بێ بوونەمونە چۆن چارەسەر چۆن ماڵی لەگەڵ من ڕێکخەری ئەو کەمپینی پاراستنی دیموکراسیای هەرێمی کوردستان لە هاتنی بە لێشاوی کەمپینی پاراستنی دیموکراسیای هەرێمی کوردستان لە هاتنی بە لێشاوی ئاوارەکان بەڵێ بۆ پێتان وایە و کەمپینەکە کاریگەری دەبێت لەسەر دیموگرافیای کوردستان کاریگەری ئێستا دروستی کردووە کاکشوان یعنی ئێمە کلتوریشمان گۆڕا لەگەڵ تۆ مەبەستت ئەو ئاوارانەی کە نیشتەجێ بوون لە خێمە و لە ئەو شوێنانەی کە پێیان دەوترێت کەمپ یان تێکەڵبوونی مەبەستی ئێمە ئاوارە عەرەبەکانە کە ئێستا لەناو گەڕەک و کۆڵان و شەقامەکان بەڵێ بگورە پرسیاری زۆرم کرد بە گوێمان لێ دێ فەرموو بەڵێ عەفو کاکشوان فەرموو کاگیوە مەبەستم پرسیاری زۆرم کرد فەرموو بەڵێ هاتنی و ئاوارە عەرەبانەیە کە ئێستا لەناو گەڕەک و کوچە و کۆڵانەکانە هەن ڕاستە ئەماڵێن بە پێی یاسا ڕێگە پێدراوە بەڵام خۆ ئێمەش بە پێی یاسا ڕێگە پێدراوین داوای بودجێ خۆمان بکەین لە حکوومەتی عێراقی بستەکەن ئامادەتێ ئەی حکوومەتی عێراقی چۆن هەموو مانگێک ملیۆنێک دینار ئەنێرێ بۆم خێزانانە جگە لە موچە بنەڕەتەکانی خۆیان کە هەیەنە لە تام و دەستگاکانی حکوومەتە نیویان لێرە پرۆژەیان گرتە دەستەوە کۆمپانیایان هەیە یعنی نانەوەیە سەمونخانەیە فڕ باش ئێوە کەمپینێکتان پێکێناوە بەڵگەتان هەیە لەسەرەوەی کە کۆمپانیای ئەو کەسانی کە لەم دۆخی ئێستادا هاتوونە هەرێمی کوردستان کۆمپانیایان دامەزراندووە بەڵگەتان هەیە بەدڵنیایەوە پێتەڵێم جادەی مەولەوینە و بازاڕە و تەلارە و تێلچوە بوو تازەیەکەنەوە ئەوە کۆمپانیایکی عەرەبە لە ڕاپەڕین گرتوێتی و ئەو ئیشی دیکۆرات و شتەی هەمووی بەدەست ئەوەیەوە من نزیکە لە خۆشمەوە سپاس دەکەین کاگیوا سپاس بۆ بەشداریکردنت پشتیوان لەکوێوە لەگەڵماندایە پشتیوان لە کەرکووکەوە فەرموو کاک پشتیوان شەو باش سپاس دەکەین کاک پشتیوان تەوەریان بۆتان لەسەر چیە کاکە تەوەرەکە کراوەیە دەتوانی لەسەر هەر کێشە و بابەتێک قسە بکەی باشە براکەم وەڵی فەرموو بۆ هەمە پێشمەرگە کەسوە بۆ کەڵمانی پێمان خۆشە و شتێکی ئەوەیە کە سارازی پێوە بکەیت و بەڵام کێشای ئێوە زۆر لەسەر زیاد لەحەکەن بۆی خەڵک قسە بکە کێ ئەم بەرنامەی ئێوە کاک پشتیوان تۆ ئێستا کە پەیوەندیت کردوتم تۆ دەتوانین لەسەر هەر بابەتێک قسە بکەن وەک خۆت دەڵێ من زۆر لێ دەکەم کوا زۆرم لێ کردی خۆت بابەتێکت هەڵبژارد خۆت دەڵێ شانازی دەکەم کە هێزی پێشمەرگە چۆتە کۆبانێ من هیچم پێ نەوتی تۆ قسە دەکەی شتێک ئەوە خۆشە بەڵام باش ئەمە ئاڵای ئاڵای و خۆختە
من بە زۆر قسەم بە کەس نەکردووە کەسێک پەیوەندی کردو خۆی قسەی کردو تۆش ئێستا ئازادی کە باسیشی دەکەی فەرموو ما بس برنامج يعني عليه رأي بس والله يباوكم مشك خلقها مو كيف توا بچی تێک چووە پێت وایە کاک پشتیوان هلا والله بەچی تێک چووە بەچی مێشکی خەڵک تێک چووە وە خۆ دەڵێ والله مشك خلق بچی تێکە چێ بە تۆ سێ ئەمە قەراتی تۆ شتێکەڵێ کەنال شتێکەڵێ هەر کەناڵێک و بە شێوەیە شتێکەڵێ طبعا بترین سایز مێشکە خۆ باش بەڵێ کاک پشتیوان ئەمە پەیوەندیمان بە کەناڵی ترەوەنیە هەر کەناڵێک چۆن ئیش دەکاوە پرەنسیپی خۆیەتی NRT ئەوەی کە باسی دەکات شتێک نییە کە بیڵێت بەڵکو شتێکەکە دەیگوازێتەوە وەکو خۆی سپاس بۆ پەیوەندەکەت بەکرد لە سلێمانیەوە کاک بەکرد لە سلێمانیەوە پێم وا بێدای خستەوە کاک بەکر گوێت لێمان فەرموو کاک بەکر باشی بەڕێز دەکەم زۆر سپاس دەکەم فەرموو کاکە دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم زۆر سپاس سپاس کاک بەکر بەس تکامەوەیە گەفتوان لە دەقەکە زیاتر قسەگە مەمنونی جەنابتە بم من هیوادارم قسەکان کورت بکەیتەوە فەرموو کاک بەکر فەرموو بەڵێ وڵای بەدەست بەدەم ئەم ڕۆژێکی ئێستا ڕوویاوە لەناو ئەم کوردستانی ئێمە یعنی باشە ئایا ئەوان بە هەموو شێوەیەک حیفاڵیان سۆتە سەر ئێمە بە هەموو نەوعێک بە هەموو شێوازێک بۆ ئێمە نەتوانین یعنی بە ئەندام پەرلەمانەکانەوە بەسەرەوە کۆمارەوە بێت پاشە کشێ بکات لە حکومەتی عێراق و لە دار و بەردی یعنی کە ئەو هیچ حسابێ بۆ ئێمە ناکە وەکو هاوڵاتیشی دەرەجە نەوەک دەرەجە دوو بگرە بە دەرەجە دە حساب بۆ ئێماکات یعنی زۆرشتی کەژێ باشە با بەژە عەرەبانە بگەڕێنەوە بۆ شوێنمەکانی خۆیان بامەش تۆزێ نەجاتمان بێت لەم مۆزبوو لەم تەنگانە و لەم هەموو شتە یعنی سەراحەتەن ئینسان بڵێم چی یعنی لەو پەڕی بێتاقەتیە کاتشتە ناو بازار ڕسێری ئەم هەموو عەرەب و هەرا و بەزم و ئەنوا ئاشکا خەڵکی تیا شارەکەمان بەڵێ سپاس بۆ کاک بەکر لە سلێمانیەوە سعید لە دهۆکەوە سڵاو دەبێ کاک سعید زۆر مەمنوون پێکشمان باشی سپاس دەکەم کاک سعید تۆ باشی زۆر مەمنوون فەرموو پێکشمان وڵای گەر کچێک وەختی مەز ئەگەر تیا ناوت مەزی دەستکرد کەرم کە بەڵێ پێکشمان وڵای وەگەر هەوڵاتێکی ینی بەردۆم ینی بینەری ئێناڵتیمە بەڵێ ئەنی ئەوە تقریبا 4-5 ساڵە ئەمیجی گۆزنەکە لە وەزارەت پێشمەرگە ئەمن باتی خۆ پێشمەرگەی گوڵانێمە تو دەخوازی لەسەر چ شتێک بپەیوی بۆ دەزوڵانی چۆن یعنی ئێستا ئەم دوو خێزاندار هەیە عائلە دوو خێزان هەیە وەضعێمە خراپە ئەمن چەند جار چونمە لای وەزارەت پێشمەرگە پەسەند من هەنە ئەو خەبرێت ئەمن لەگەڵ یعنی لەخۆیک وەختی خۆل سەیدا سعید بەریە چەند ڕۆژێک لە پەرلەمانی کوردستان ینی گفتوگۆ کرا لەسەر بڕیاری 19 پەرلەمانی کوردستان لەبارەی ڕەوشی پێشمەرگەوە تاشان ئاگاداری بڕیارەکەی ودیمانێت ڕۆژانە تاماشا بکەن بەسۆنی چوونە ئەمن چوونەوێت مۆڵدا من حەفتی دوکە بەرکی عەمری من خەڵەتە گوتم مۆڵدەتە خەڵەتە ینی بڕیارەکە کاک سعید بڕیارەکە تایبەتە بە دەرماڵەی مەترسی و ڕێخستنی هێزەکانی پێشمەرگە ڕێخستنی دەوامیان پێت وایە ئەگەر ئەو بڕیارانە جێبەجێ بکرێن وەک خۆیان دۆخی ئێوە چارەسەر دەبێت باشتر دەبێت تەماشاکێک شمان ئێستا ژی خۆدی ئەوەی داعش هاتیە شنگار گرتی ئەمن چوونەسی إلى حساب أخوه 1200 دولار عيطات في شكل سلاح كبير من هذا جورج كمان بركاني جنگي بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت داوای کاتی زیاتر دەکرد پێم وابێت مافی ئەومان پێدا کە قسە بکەی سپاس بۆ کاک سعید لە دهۆکەوە بەڕێزان وچانێک و بەردەوامین لەگەڵتان MRT تاکە کەناڵی ئەهلی بێلایەن دووبارە سڵاوتان لێ بەڕێزان تەوەری ئەمڕۆی پرۆگرامی مایکی خەڵک کراوەیە ئێوە دەتوانن لەسەر هەر بابەتێک کە بتانەوە قسەی لەسەرکەن پەیوەندی بکەن مامە خەمە لەگەڵماندایە لە سلێمانیەوە ئەم کاتت باش ئەم کاتە باش کاکشوانجیان زۆر سپاس دەکەم من یەک پرسیارم لا دروست دەبێت کە پەیوەندی دەکەی ناوی خۆت یان ئەمە ناوێکی خوازراوە
خۆم غەم ناکەم بەڵام مامە خەمەش نووسم لە نووسینە مامە خەمەش وەکو نازناوە بەڵێ فەرموو بەڵێ بە هەردووکیان ناسراوم بەڵێ فەرموو ئەوە نیە بڵێ مەترسم لە کەس بەڵێ ئەگەر ئێمە بمانەوێ ماڵی کورد ڕێک بخەینەوە و یەکڕیزی کورد پتەوتر بکەین دەبێ وات لە عەقڵی خۆسەپێنی و زلحیزبی و دەستەی دەستڕۆشتوو بێنین یەکتر خوێندنەوە یەکتر قبوڵکردن بکەینە ڕێباز و پیشەمان سەرکردەکان بە تایبەتی ئەوانەی ئامانجیان گۆڕانکاری و کوردایەتی و دەیانەوە کوردستان مڵکی هەمووان بێ و هەمووانیش خەڵخانی پارێزەری کوردستان بن دەبێت لە پێشەوە گۆڕانکاری لە حیزبەکانی خۆیان و بەرنامە کۆنە چەقبەستۆکانیان هەبکەن و دەست پێشخەری بکەن لە فیداکاری و دادپەروەری و یەکسانی چونکە لەم بارودۆخەدا کۆبانی وانەیەکی بەرزی کوردایەتی فێر کردین با یەکتری ناچار نەکەین کەس پاڵ بداتە دۆشمنان و داگیرکەرانەوە باشە کە مامە خەمە بەڵێ لەم قۆناغەدا کە تۆ باسی دەکەی حزبەکان دەتوانن بە ئاسانی گۆڕانکاری بکەن کاکە شتێکی ئەوە قورس نییە بە نمونە ئەوەی کە ئازادی بەرتەسکە کاتەوە ئەتوانێت ئەو پارەی هەر بە نمونە ئەو پارەی کە لە جاسوس و لە دەرگای ڕاگەاندنی ئەمانەیە سەرفیەکە بە بەلاش هەرەوە خەرجکە بۆ خەڵک یعنی ئەوە ئیتر نابێتە کێشەیە ئەگەر هەمومان ئابین زیاتر ئەتوانین داهێنان کە بەڵێ زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت ئیبراهیم لەگەڵماندایە لە کەلارەوە ئەم کاتت باش کاک ئیبراهیم ئەم کاتتان باش سپاس دەکەین کاک ئیبراهیم لە هەولێر دەژیم دەمەویست مەشاکلی خۆمان لە شاری هەولێر باشکەم نازانم ئێمە ئێمە پەیوەندەکەمان وا وەرگرتووە لە کەلارەوە پەیوەندی دەکەی کاک ئیبراهیم بەڵام لە هەولێرەوە لەگەڵماندای ئەسڵمان خەڵکی کەلار بەڵێ بەڵام لە هەولێرەوە پەیوەندی دەکەی کەواتە لە هەولێرە بەڵێ فەرموو لە هەولێر دەژیم ئێمە پێشمەرگە ئەنیرین بۆ ڕزگار کورد لە کۆبانی بەس خۆمان لێرە لە هەولێر تعریب بووین ژیانمان نماوە بەدەست عارەبە و یعنی نازانم ئێمە سەدان کەسمان هەیە خەریکی کوردیە لە هیچ شوێ تعین ناکرێت بەس پۆلیسی ئێمە عەرەبە پێشمەرگەمان عەرەبە نازانم خواردنگە عەرەبە مەطعەم عەرەبە ژیانمان نماوە بەدەست عەرەبە و خەڵکی بەردەشتە ئاشە و بە ئەگاڵ و چەپی و ناو شاری هەولێر ئەسووڕێ بەس من ناوێرم پیاوێشت نابم بوێرێ بڕێتە کەڕادە لە بەغا بەژلکی کوردیەوە یعنی من ژیانمان نماوە بەدەستی عەرەبە و ئێمە تعریب کراوین بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئیبراهیم ئەڤین هەر لە هەولێرەوە ئەم کاتت باش ئەڤین خان ئەم کاتت زۆر سپاس دەکەم ئەڤین خان فەرموو لە دەستخوشی بوو تەوارێدا gelek spas ڕاستی ئەس خوشحاڵم کە هەردەم پشتێکدارم گەڵ پرۆگرامێدا و بینەرم و هەم هەواڵە بەرنامەشم بەڵێ بەڵێ کەکشۆن ئەس بژم خەڵکی کوردستانی خەڵکێکی گەلێکی دنیا دیتیە و گەلێکی ڕەوشەنبیری تێدا هەی بەس ئەس دبینم خەڵکێک تەلەفۆنت کە جوابا تەلەفۆنت دیوە دەبوو نمونە دونێ پێرێکی بەرنامە تا تەلەفۆنا من بوو هاتبوو من گوتی سەرۆکی هەرێمێ سەرۆکی هەر چوار پارچە چکو سەرۆکی هەرێم باشوورە خەڵکی کۆتکێتەوە کوردا هەموو بینیتە سەرمێزێکا گفتوگۆ دونێکە بەرنامە هەکارنەیلی بناوێ هەرکی لە هەولێرە تەلەفۆن کرد گوت بەڵێ دیارە پەیوەندەکەی بچرا یان نازانم ئەڤین خان ئەگەر خۆت پەیوەندەکەت داخست بێت هیوادارم بتوانانی پەیوەندی کەیتەوە ئەگەر مەبەستت کێشەیەک بێت کە تۆ ڕەنگە سەرکردەیەک لای تۆ بە سەرکردەی هەر چوار پارچەی کوردستان بزانیت یاخود دابنیت کەسێکی تر ڕایەکی جیاوازی هەبێ ئاسایی قسە بکرێ بەڵام لێرەدا لە مایکی خەڵک شوێنێک بووە بۆ گفتوگۆی مەدەنی بۆ گفتوگۆیە کە بە زمانێکی جوان بێ بەبێت تەشیکردن و قسەی ناشرین بۆیە ئاساییە کە بەشداربوویەک وڵامێکی تۆ بداتەوە بەڵام وڵامەکەش دەرنەچێت لە چوارچێوی ئەو تەوەرانەی کە مایکی خەڵک ڕۆژانە دەیوروژێنێ بەتایبەتی لەم ڕۆدا کە تەوەرەکە کراوەیە ڕەواند لەگەڵماندایە لە هەولێرەوە ئەم کاتت باش کاکشانم کاتت باش سپاس دەکەین کاک ڕەواند وڵایەوە بسەر سەر ئەوەی بدەیەک گوتمان هەراو بجەمان لەەوە کە خەڕی زۆر چاوەڕێەوەی بجێ بەڵێ کاک ڕەواند دوێنێ هۆشیار زێباری کە وەزیری دارایی عێراقا دەڵێت ئێمە بەم نزیکانە بودجە دەنێرین بەڵام ئاماژەی بۆ نەداوە کە بڕەکەی چەندە وەکەی وڵایەک زۆر تاخیر بە بجە حەزەکەین بجە بنێردێ زۆر باشە لەبەر نووسەی فەرمانبەران و باشە کاک ڕەواند وەکو هاوڵاتیەک بەێ وتەبێژی حکوومەتی هەرێم دەڵێت تا کۆتایی ئەم ساڵ هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان زیاد دەکرێت بۆ 450,000 بەرمیل و لەو کاتەدا دەتوانرێت
لە داهاتی نەوت بۆ جێ هەرێمی کوردستان دابین بکرێت وەکو هاوڵاتیەک لەو بارەیەوە چی دەڵێ؟ والله ڕەوڵی باشتریشمان ئەومان بە حکوومەتی بەغدادا نامینێ. بەڵێ قسەت ماوە کاکڕەوەند؟ نادەست خۆش خواسی سپاس بۆ پەیوەندەکەت هەر لە هەولێرەوە کاک هێمن لەگەڵماندایە ئەم کاتت باش نەبی زۆر سپاس دەکەم کاک هێمن فەرموو. کاکشمان منەمەوێت لە سەبابەتە قسە بکەم هەویش شەهیدان بەڕاستی من کوڕی شەهیدم داک و بابم باپیر و مامم بۆ دوای ینی نازانم برم چیوانە بەس مخابن وەزارە شەهیدان ئەو هەگەمە بە وارسی شەهیدانەکرێ من زمانی خۆی ئاوارە بووین لە ئیران بە ینی شەهید بووین لەوێن دەرێ لەسەر لیستیەوەی کە ئەو خائینانە کە ئەوڕۆ هەزاران گەنجیان بە کوشتن داوانە دووبارە کوڕۆژاشەکانیان هینایەتەوە سەرە لێ شکایەتیمان پێ دەکرێت ئەوە زۆر جێی گومانە ئەبێت سەرکردن کوردەکان چیزی کە ئەو شتانە قبول نەکەن بەڕاستی من یعنی نازانم برێم چ بەس بن لە وەزارەت شەهیدان واگەمە بە وارسی شەهیدانەکرێت چونکە شەهیدان گەورەترین سەر. سپاس بۆ پەیوەندەکەت عەلی لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک عەلی. کاتت باش کاک شوان. سپاس دەکەم کاک عەلی فەرموو. دەستخۆشی بەرنامەکە لێکەم. زۆر سپاس. عبارەت بازین خان ئەڵێ بەزانی سەرۆکی هەر چوار پارچە کوردستانە ئەوە ڕای شەخسی خۆیەتی باشە بەڵام دەبێ ئەو ڕایش قبول کە کەسانێکەنە بە سەرۆکی دانانن ئێستا ئەگەر بێوە ئەوە مەسوبازانی ماوەی بۆ درۆژکایەوە دەبێ ئێمە بڵێن سەرۆکی ماوە بەسەرچوو نەک سەرۆکی هەرسا پارچە کوردستان ئەگەر سەرۆکێک هەبێ لە ئێستادا بەڕێز عەبدوڵڵا وەزەلانە نابێ ئەوە بەڕەخ نەبیژیرێکە ئەبین خان برادێک جوابی دایتەوە دەڵێ مەسوبازانی سەرۆکی هەرسا پارچە کوردستانە سەرۆکی هەرسا پارچە کوردستان نییە لە ئێستادا سەرۆکی ماوە بەسەرچوو بۆ سەرۆکی هەرێمی کوردستانە ئەی فراکسیۆنی سەڵوزەر نەبوومەوە بۆ درێژکردەوە لە ئێستادا خەڵکی کوردستان بۆ هەیە بڵێ سەرۆکی ماوە بەسەرچوو یان سەرۆکی ماوە بۆ درێژکراوە دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم. سپاس بۆ کاک عەلی هەریات لە هەولێرەوە ئەم کاتت باش بەڵێ دیارە نەیتوانی بەردەوام بێ لەگەڵماندا شەیما لە ئاکرێوە ئەم کاتت باش خات و شێمە کاتت باش زۆر سپاس دەکەین فەرموو. دەمەوێت لە ڕێگای کەناڵەکەتانەوە دەنگم بکات بە وەزیری پەروەردە. فەرموو لەبارەی چیەوە؟ لەبارەی خوێندنەوە. بەڵێ من پۆڵی نۆم چۆن دەبێت قوتابی لە دەرسێک بکەوێتن کە ئەو دەرسێش بڕیارە بەڵام دەبێت لە سنف کەمتر نەبێت و منیش 36 هەیە 4 دەرەجەم پێویستە ئەمە چ تاوانێکە کە ساڵێک تەنها لە دەرسێک بکەویت دەڕۆم بۆ وەزارەتی پەروەردەی خۆمان دەڵێت تۆ 36 کاکە من دەزانم 36م هەیە بەڵام هیوادارم 4 دەرەجەی تر بنێرن ئەو ئاوارە لەناو قوتابخانەکان بوون کە ئێمە تاقیکردنەوەی نیشتیمانیمان هەبوو کە سوکاربان هەمووی لە بەرەکانی جەنگ بوون منش ئەمتیحانم بکەم من مێشکم لای کە سوکارەکەم بێت یان ئەمتیحانەکانم هیوادارم لە ڕێگەی کەناڵەکەتانەوە دەنگم بگات بە وەزیری پەروەردە من هیچ بڕیارێکم وەڵ نەگرتووە نەک هەر من ئەوانەی لەگەڵ منیشان هیوادارم. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاروان لە کەلارەوە ئەم کاتت باش کاروان. کاکشان کاتە باش سپاس دەکەم فەرموو کاروان. کاکە دەستخۆشی بەرنامەکە لێکەم وەڵام منەکو پێشمەرگەیەکی بەرگری فریاکەوتم قساکەم. بەڵێ ئێمە بۆ ماوەی 2 ساڵە لە ئەرکین لە دۆسخورمات و سلێمان بە و تقریبا ئەو منتیقانە هەمووی هەتا ئەگاتە کفری و منتیقەی داقۆک. بەڵێ شەکی من دەستخۆشیان لێکەم لەزیان ناودۆ بۆ کوبانێ ئەو ئەرکی سەرشانمانە ئەرکی سەرشانی هەموو کوردێکە بەڵام بە قورعانی مەتاسەکە تووشی دەیان شەڕبووین لەو منتیقا وەک بەرگری فریاکەوتن سلێمانی دەوروبەر هەتا ئێساگە یەک فیشەکیان پێ نەداوین. بەڵێ ئەوە بۆ ماوەی ئەوە تقریبا 2 هەفتەیەک باران نەبارێ لەوێ لەژێر لایلۆی نین لایلۆنەکەش بە پارەی خۆمان دەکڕین خۆزگا کەناڵەکاتان هات لەو منتیقا بە تایبەتی کە هێنێن جارانی پێشمەرگەوە ئەم شتانەی تۆ باسی دەکەی ینی ئەوە دەوتێتە من هێنی سەربازیە کاریگەری دەبێت لە سەربەرەکانی شەڕ بۆ ئەم شتانە باز دەکەن ئێوە لەوەی کاکە بۆ مەسئولەکەی باسەکەی عقوبەت دەدا
باستان نەکردووە یان باس کراوە کەسێک باسی کردووە و سزا درابێ؟ بەڵێ ئەرە وڵا برادەری وەمان بۆ 3 ڕۆژ موچەک تۆ تەنها ئەگەر باسیکەی وەکو داواکاری بۆ سزا دەری بەداخەوە پێوەندەکەی بشڕە. کاروان لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاروان؟ کاکشوانم کاتت باش. هەموو کاتێکت باش. زۆر بەڕێن. کاکشوان وەک کاکفەرات پیرباڵوتی پێویستە هەموو کەناڵەکان دابخرێن لەبەرەوەی لەم کاتەیە نەک بە فریای ئەو کەسانە بکەون کە لە تەنگانەیان تاوەڕێی ژەمێنان خواردنن. ئەم قسەکردنە لەگەڵ ئەو خەڵکەیە هەمووی ئەکاتە ئەوەی پارە ڕاکێشان بێ بۆ کۆمپانیەکانی ئاسیا و ساناتێل و ئەو شوێنانە. بەڕێزەکەم باز سەرۆکی بەرزانی کۆمەڵی فەرمان دەرنەکات چن لە بەغا کۆبوونەوە بکەن پارە لەسەر کورد بخۆن. با بێن بەشداری جەبهەکان بکەن، با بێن بەشداری ئەو پێشمەرگە داماوانە بکەن کە من بانزیخانەیەکم هەیە لە بانزیخانەکە نیوەی بانزینەکەمەوە بە قەرز بە پێشمەرگە ئێستا دڵم نایە داوادە هیچیان بکەمەوە. باشە پێشەوەی داخێتەوە منێک پرسیارم هەیە کاکاران بەڵێ فەرموو. بەڵێ ئەگەر تۆ پێت وایە هەموو کەناڵەکان دابخرێن میدیا لێرەدا ڕۆڵی چییە؟ لە کاتێکدا میدیا ئێستا زانیاری دەگوازێتەوە ڕۆڵی هەیە لە گەیاندنی زانیاری ڕاستەکان بەڕای گشتی و میدیا لە هەر وڵاتێکدا پێدەوترێت دەسەڵاتی چوارەم بۆ بەلای تۆ ئاساییە کە هیچ دەستگایەکی ئەعلامی کار نەکات لە ئێستادا بۆ بەلاتەوە ئاسایی ئەمە کە داوای ئەوە دەکەی بۆتە سەرێشەیەک بەڕێزەکەم بۆ هەموو خەڵکەکان بۆ سەر ئێشەیە کەسێک قسەی کرد پێش من وتی ڕاستە بۆتە نەخۆشیەک بۆتە میکرۆبێک بۆ مێشی هەموو کەسەکان هەمووان تووشی عەساب و کەئابە بووین بەسە تاکەی یعنی بەڵێ کاکاروان ئەگەر کەناڵەکان نەبن خەڵک باسی ناکە و درک بە شتەکان ناکە و ڕۆژانە زانیاری نابیستە لەبارەی بەرەکانی شەڕەوە ڕۆژانە نازانێت کە موچەی ئەم و ئەو دوا دەکەوێ ئەگەر میدیاکان باسی نەکەن خەڵک نایزانێ ئەکەواتە میدیا شتێک ناوروژێنە کە نییە جاران یەک کەناڵی هەبوو کەناڵێکی یەکێتی هەبوو یا کەناڵێکی پارتی هەبوو دەڕێی ڕادیۆیەکەوە خەڵک ڕادیۆیەکی قیسارەیەک ڕێئاگای لە هەموو شتێک بوو ڕاستە ئەمڕۆ دنیا کراوەتەوە پێویستیمان بە هەواڵ نییە پێویستیمان بە ئەنتەرنێت. ئێمە سپاس دەکەین کاکاروان لە سلێمانی سپاس بۆ پەیوەندەکەت بەڵام ناتوانین بە ناوی کەناڵی ترەوە قسە بکەین وەکو NRT ئەوەی کە هەیە ئێستا لە واقعدا دەیگوازێتەوە شتێکی نەهێناوە دروستی کا لە خۆیەوە بڵێ ڕووداوێکی ئاوا خۆی دروستیکا بڵە ڕووداوێکی ئاوا بووە ئەگەر میدیا نەبێت کەناڵی سربەخۆ و بێلایەن نەبێت ڕاستەکان ناگەنە خەڵکووە کە نەگەشتە خەڵکمانای ئەو نییە کە خەڵکی تر بیر لە موچە ناکاتەوە بیر لە بەرەکانی شەڕ ناکاتەوە وە گرنگی نادات بە زانیاری و هەواڵ لە ئێستادا گرنگترین شت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان زانیاریەکانە کە چی هەیە و چینیە هەرچەندە ڕەنگە لەگەڵ ئەوەش تا ڕادێک دروست بێت کە ئێستا خەڵک سەری لێ تێکچوە بەهۆی ئەوەی کە ئێستا کۆمەڵێک کێشە هاتوونەتە ئاراوە کێشەی سەربازی مەدانەکانی شەڕە کێشەی ئابوووریە و لەگەڵ ئەوەشدا هاتنی ئاوارەیە بۆ هەرێمی کوردستان ئەمە وای کرد بێ ڕەنگە ئەو شێوازە دەربڕێنی ئێوە بۆ شێوە بێ کە جۆرێک لە خەم تێیدا هەبێەوە گلەیی بکرێەوە گازندە بکرێت لە دۆخەکەی لەم دۆخێکی ئەکە ئێستا لە هەرێمی کوردستان دروست بووە دو پەیوەندیمان کاک ئەردەڵان لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک ئەردەڵان زۆر سپاس دەکەم فەرموو بەڵێ دەنگ ئێستا زۆر ئەوە کەناڵەکان زۆر بێعەد ڕۆیشتونە لە ئەوەی خۆیان پێ لە بەڕێی خۆیان زیاد بێعەدیانەوە بەڵێ ئێستا لە NRT ئێوە سەر بەخۆنیان نا تۆ چی دەڵێ لەو بارەیەوە کاگە دەڵان من دەڵێم ئێستا تۆ سەر بەخۆنیان نا تۆ لەو بارە چۆنی دەبینی تۆ وەکو بینەرێک وەڵای من وەکو بینەرێک سەر بەخۆی نابینم ئاساییە بۆ وەڵای بۆ ئێوە خۆتان باش دەزان ئێوە بۆ خۆمان باشتر دەزانین تۆ بینەرێکی کوردی نەخێر نابێت تۆمەت ببەخشیتەوە ناتوانانی لە خۆتە تۆمەت بەخشیتەوە و تۆ بینەرێکی کوردی دەتوانی خۆت بزانی کە ئەم کەناڵە بێلایەنە یان نا بێلایەن نییە چۆن بێلایەنە نمونەم بۆ بێنرێەوە نمونەم دەوێت کاگەڵان بۆ قسە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان نەخێوانیە ئێوە بۆ گۆڕان و پادی نەخێوانیە کاک ئەردەڵان هەموو حەزبەکان سەرکردەی هەموو حەزبەکان لەم کەناڵەدا قسەی خۆیان کردووە من داوای نمونەم لێکردی نمونەت نەدامێ دەمێن نمونەم بدەیتە لەسەر هەر هەواڵێکیش بێ سپاس بۆ کاک ئەردەڵان لە هەولێرەوە ئەگەر ڕوون بێت بێگومان
ڕۆژانە لە مایکی خەڵکدا لەسەر هەواڵێکیش قسە کراوەکە ئەگەر ڕخنەیان گرت بێت لە هەواڵێک لە پرۆگرامێکی NRT و لە شێوازی ڕووماڵکردنی ڕووداوێکدا لێرەدا وەڵام دراوەتەوە و ئێمە بە سنگێکی فراوانەوە پێمان خۆشە کە ڕخنەکان لە مایکی خەڵکەوە گوێمان لێبێت و ئەگەر وانە بێت ئەگەر سربەخۆنە بێت جەنابەت بینەری NRT نابی ئەگەر سربەخۆنە بێت بە ئازادانە پەیوەندەکەت وەرناگیرە قسە بکەی و نازانم بە کەناڵێک پەیوەندێکی تۆ وەربگرێ بۆ شێوە قسە بکەی بزانم ئەو کاتە بەسەر بەخۆیی قسە دەکەی بە ئازادانە یاخۆدنە بەڕێزانانی مەسپێنە شەکەڵتان بەردەوامین هەر لە خۆشیدا بن.